بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە ڕەوش و بارودۆخی ئێستای شاری کەرکووک و ڕووداوانەی کە وەکو بینیمان دوێنێ لە شاری کەرکووک ڕوویدا ئایندەی ئەو شارە سەبارەت بە ڕەوشی ئەمنی لە داهاتوودا بۆ قسەکردن لەسەر ڕەوشی کەرکووک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجمەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت لەگەڵمان دەبێت. دواتریش شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری کوردستانی لە پەرلەمانی عێراق ئەویش لە تەوەری دووەمدا لەگەڵمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین. سەرەتا بە خێراتنێکی گەرمی بەڕێز ڕێبوار تاڵەبانی دەکەین بۆ باسی ڕۆژ. بەڕێز تاڵەبانی ئەگەر لە دۆخی ئێستاوە دەست پێ بکەین ڕەوشی ئێستای کەرکووک بە چ شێوەیەکە؟ سپاس بۆ بەڕێستانم کاتێ بینەراریش باش. ڕۆژەکە هەڵەتە بەرەو باشتر چووتەوە یاتوان بلێم 100% ئارامێکی تەواو هەیە. ئەو پرۆسە نەگریسەی کە ویستیان کۆمەڵێک لە تاریک پەرستەکانی داعش کە بتوانن بژێوی کەرکووک تێکدەن یاخود ئینێک بە خۆیان بدەن و کۆلەی ئەوەی کە بەسەریان هات لە مووسڵ لە ماوەی پێشووتر ویستیان لە کەرکووک شێوەیەک دروست بکەن بۆی خەڵکەوەی مووسی لەبیر چێتەوە، بەڵام پلانە فاشلەکان بەیچینێکی بەدەستنێنە سەرکەوتنێک بەدەستنەوە هێزەکانی پێشمەرگە کەمە لێرانەوە دەستخۆشێکی تاویان لێکەم لەو هەموو هێزەی کە بەشداریان کرد بۆوانەشی کە خۆبەخش بوون و شیفای عاجل بۆ نەخۆشەکان بریندارەکان و شەهیدەکانی شوای گەورە بە باشتی بەرینان شاد کردەوە دڵنەوەی بۆ خانەوادەکانیان سەربەزی میلەتی کوردن. کەواتە دەتوانین بڵێن ئێستا شاری کەرکووک بە تەواوەتی لە بوونی چەکدارانی داعش پاک کراوەتەوە؟ ئێستا تەواو ئەتوانین دڵنەوەی بدەینە هەموو جارێک کەرکووکیەکان ناو شاری کەرکووک کە بە ئارامی ئەتوانن شەو ببرنە سەر و بەیانیش دەوامی فەرمی هەموو دام و دەستگاکان نەکرێتەوە. دڵی کوردستانیش خۆشەکەین کە نەیانتوانی جارێکی تر بە هیممەت و بە بەشداریکردنی هەموو کوردێکی دڵسۆزی کوردستان هەمویان کە بەشدار بوون لە شاری کەرکووک کە خەوڵیان نەکرد ئەم حاڵتە ڕوودا لە کەرکووک ئەلحەمدولیلا ئێستاکە زۆر ئارامە. باشە، دیارە هەر ئێستا پەیامێرمان لە شاری کەرکووکەوە پێمانی ڕاگەیان ژمارەیەک لە هێزەکانی حەشدی شەعبی بە فەرماندەی هادی عامری بەرەو کەرکووکەوە هاتوون یاخود دێن. هیچ زانیاریەکتان هەیە لەسەر هاتنی ئەم چەکدارانی حەشدی شەعبی؟ وەکو هادی عامری نەخێر، بەڵام وەکۆی کە عەبادی بەو مانایی کە بێوێت هاوکاریەک بکە هەماهەنگیەک بکە ئەگەر بێت و لە کاتێکی پێویستە پێویستیمان پێیان بێت بەس بە تەنها ئەو هەواڵا بوو ئەوە ئەزانم پێویستمان بەو یارمەتی و هاوکاریش هەتاکوم ئەمڕۆ کە تەواو بوو پێویستیمان پێ نەبوو چونکە هێزەکانی خۆمان لاستێکی باشا بوون و توانیان ئەو کێشەی کە ڕوویدا لە دوێنێکەوە ئیمڕۆ بنبڕیکەن و تەواو بێت. ئەمە بەنسبەتی هادی عامری باوەڕ ناکەم داوای لێکرا بێت سەردانی کەرکووک بکات تا ئێستا. کەواتە ئەگەر گریمان ئەو هێزەی کە وەکو پەیامێرمان باسی لێوە دەکا هێزی حەشدی شەعبی بەرەو کەرکووک بەڕێوەیە لەلایەن ئیدارەی پارێزگای کەرکووکەوە، ینی هاتنی بۆ نێو پارێزگای کەرکووک ڕەت دەکرێتەوە لەبەرەوەی هێزەکانی ئاسایش و ئەمنی شاری کەرکووک پێویستیان بە حەشدی شەعبی نییە؟ ئێمە هەموو شتەکان دوای ئەو سەردانەی سەرۆکی هەرێم بۆ بەغدا و ئەو تەنسیق و هەماهەنگیە و ئەو تەنسیقەشی کە ئێستا هەیە لە مووسڵ بۆ پاکردنەوەی مووسڵیش لە داعش و ئەزانم ئەتاکوم ئێستاکە هەنگاوێکی باشمانەوە ئەگەر بێت و لە کاتێک هەماهەنگی کرا بێت من نازانم بەس بە حاڵی خۆمەک و ئەنجومەن هیچ هەواڵێکمان پێ نەگەشتووە و سەرکرد پێشمەرگەش هێزی پێشمەرگە هێزی تاکە هێزە لە کەرکووکە بەرەنگاربوونەوە لە شاری کەرکووک کات و هێزێکی سەرەکیە بۆ پاکردنەوەی حاوی جەش ئەگەر سبەینێک هەماهەنگی کرا لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە، بەڵام تاکوم ئێستاکە نازانم هیچ تەنسیقێکە بێ لە بینی حەشدی شەعبی لەگەڵ هێزی پێشمەرگە لە شاری کەرکووک بۆ پێشوازیکردنیان یاخود بۆ بەشداریکردنیان لە هەر پرۆسەیەکی تازە ئەگەر لە ئارادا بێت. کەواتە مەبەستە بڵێ ئەگەر بەڕێککەوتنی هەردوو لا بێ ئاسایی حەشدی شەعبی بێتە کەرکووک، بەڵام ئەگەر ڕێککەوتنی لەگەڵدا نەبێ ئەوە هاتنی ئەوان ڕەت دەکرێتەوە.
بەتاکی تە لە سەرەتاوە هەڵوێستی ئەنجومەن و ئیدارە و هەموو هێزە ئەمنیەکانی ناو شار و هێزەکانی پێشمەرگەی شاری کەرکووک ئەوەمان کردوتە مەرج هەموو شتێک بە هەماهەنگی قبول کراوە بەبێ هەماهەنگی قبول ناکرێت چونکە کەرکووک خۆی شارێکی کوردستانیە و ئەوەشی کە هەمانەوەکو هێز و توانە و ئەبزانم لێمان کەم نییە گەر لەو کاتێک کە پێویستیشمان پێ بوو ئەو کاتە هیچ نێک نابێت مانعاتێک نابێت ئەو کاتە داوای هەماهەنگی و هاوکاری بکەین هەر هێزێکی تری عێراقی چونکە ئەتیفاقی تازی ئێستاکە ئەوەیە کە پێکەوە بتوانین ئامانجێکی سەرەکیمان لێ داعش لە عێراق نێلین. باشە هەرچەندە بەڕێستان لە ڕووی ئیداریەوە بەرپرسن لە شاری کەرکووک بەڵام زۆر جار ئێستا قسەی هەرە زۆر لەسەر ئەوەیە کە چۆن ئەو چەکدارانەی داعش دزیان کردوتە نێو شاری کەرکووک لە کاتێکدا بەرپرسانی ئیداری و ئەمنی شارەکە باسییان لەوە دەکرد کە ئەوان پێشتر دەیانزانی کە جمجۆڵێکی داعش هەیە پاش تێپەڕاندنی ئەو بارودۆخە لە نێو شاری کەرکووک زانیاری ورد دەرکەوتووە کە چۆن داعش دزەی کردوتە نێو شاری کەرکووک بە چ ڕێگایەک؟ جارێ ئەو جۆرە تەسریحی کە لەلایانی هەندێک لە بەرپرسانی ئەمنیە کردرێت ئەگەر لە کاتێک ئەگەر زانی بێ بەتمان و احتیاتی خما وەرنەکرد بێ پێوترێەوە موسیبەتە ئەگەر حاڵەتەکەش جێبەجێ بکرێتەوە کاتە موسیبەتەکە گەورەترە یعنی معنای نییە تۆ بزانیت و نەتوانی احتیاتی خۆتی وە بکەیت هەر نەزانیتیشەوە کێشەکە زۆر لە هەردووکی گەورەترە بێ چاکوایە ئەم ینی ئەگە شتێکی واش بچووکە ئەم جۆرە بابەتانە زۆر باس کراوە پێشووتر لە بینایی جەوهەرەش و لە چەند حاڵەتێک لەم بابەتە ئاسایی لە کەروکە ڕوویدا کە زانیاریان لا بۆ کاتە تەحلیل کراوە ینی زۆری بۆ کراوە قسەی زۆر لەسەر کراوە ئەبێ بگەینە نەتیجەی خاستە نەمە دەرسێک بوو ئەم جارە ئێمە لێکۆڵینەوەی خۆمان نەبێت وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو جۆرە خەڵکە مبەررات نابێت بهێنرێتەوە کە ئەمە لەگەڵ نازیحی ناتۆتە ژۆر ناتۆتە ژوورەوە چونکە لە نازیحینیش مبرر نییە پشکنینی تەواو بکرێن و کەسانی کە دێن ناو کەرکووکەوە ئەگە پشکینەکەش لە ئاستێکی پێویست نەبوو ئەبێ ئەو شۆنە بەرپرسیایەتی خۆی هەڵبگێت و استجواب بکردرێ چۆن ئەمە هاتوونەتە ژوورەوە خاستە لەو شکل و بابەتی کە پێویانەوە دیاربەوە ناچێ ئەمە نازەح چووکە نازەح ئەبێ لەقەڵە بێ عێراقی بێت هەندێک خەڵکی تیا بۆ عێراقی نەبوونە ئەمە تێپەڕی کڕۆکە بلێ مبەرری نازەحی بۆ بینینەوە ئەمە یەک تاین تەحلیلێک هەڵەگرێت دووەمی تیانە ئەمە سنووریان بەزان و هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە یانەوەی بە هەلیکۆپتەر دابەزێت نەخوارەوە کە حاڵەتی دووەم زۆر ناماقولە ئەبێ ئەمانە هەمووی تحقیقی لێ بکرێت لێکۆڵینەوەی لێ بکرێمە لەزنەی ئەمنیمانێ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لەوانەیە وەکو جارەکانی ترکە هەر ڕووداوێک ڕۆدا ئێمە تحقیقی خۆمان دەبێت دوای ئەبێ بۆمان دەرکەوێ بزانین ئەم حاڵەتی کە لە کەرکووک کە بەداخەوە زۆر شۆنی دڵەڕاوکێ بۆ خەڵکی تاکی شاری کەرکووک لەگەڵەوەی کە دەستکەوتنێکی باش بە دەستێنا و گورزێکی باشمان لە داعشدا و لەو کەسانەشی کە وەکو داعش بیرەکەنەوە بەڵام ئەمە ئەوە قابل نییە کە بریکەینە مبەررێکە دیراسی ئەم حاڵەتە نەکەین و وەڵامی هاوڵاتی نەدەینەوە بۆچی ئەم حاڵەتە ڕوویدا لە کەرکووک بۆ ئەم لە دوێنێکەوە تا ئەمڕۆ. باش لەگەڵ بوونی ژمارەی زۆر لە هێزی ئاسایش هێزەکانی پۆلیس هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام ینی هەرچەندە هێزەکان بە شێوەکی گشتی زۆر ئازانە ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەوە بەڵام زۆر جارگلەی لەوەش دەکرێت کە تا ڕادەیەک کەم تەرخەمی هەبووە لە سەرەتای هاتنی داعش بۆ نێو شاری کەرکووک ئایا ئێوە لە کاتی دروستکردنی لیژنە تایبەتەکەتاندا ئەوانەی کە کەم تەرخەم بوونە بڕیاری سزادانیان بۆ دەردەکەن دەتوانن سزایان بدەن؟ ئەمە جا لە ئێستا بڕیار نادەین جۆری لێکۆڵینەوە کە چۆنە بێت چونکە دوایی کە لە ئەنجومەن دیراسا کرێ و لە ئەنجومەن با بڵێن ئەو سیغەیە بێت دەستنیشان بکرێت جۆری لێکۆڵینەوە کە چۆنی بەڵام ئەو حاڵەتی کە ڕوودا لە دوێنێکەوە تاکوم ئێستاکە ڕاستە لەگەڵ دەستخۆشی تەواو بۆ سەرجەم ئەو هەموو هێزە کوردی کە بەشداری کرد لە ئەو چالاکی کە لە دوێنێکەوە تا ئیبرۆ جێبەجێیان کرد و قوربانێکی زۆرماندا کە بەداخەوە خۆزگا قوربانیوان نەدایە خۆزگا برینداریشمان نەبووە کەسیش بریندار نەبووە دڵی کەسیش ناخۆش نەبووە لە دوێنێکەوە تا ئێستا کە دڵەڕاکێش دروست نەبووە بەڵام شتێک بەدی ئەکردا یەکەم شتەوتانێکە ئەم قەڵەباڵغەی کە دروست بوو قەڵەباڵغێکی زۆر نامرەتەب بوو یعنی
ناکرێت وەکو مووسڵ 50 کەسات نەناو مووسڵەوە مووسڵیان بەجێهێشت مووسڵێکی 4 ملیۆنی بە 50 داعش چۆڵ کرێت. ئێستش کە لە حاڵەتەکە یەکەم 30 بۆ 40 داعش بوون یاخود دوای بۆیە 6 بۆ 7 هەرچەنە بێگەر نەتیجەکەی 100 کەسیش بێ بۆ 100 کەس معقول نییە 10,000 کەس بەرامبەر 100 کەس ڕابۆزێ ئەوە هەر لە ڕووی تەکتیکاتی عسکەری و لە ڕووی تەکتیکاتی عەدەدیەوە زۆر غەڵەت بوو. دوای ئەوان بە دوو قەناسەوە لە شوێنێکین ئێمە 4,000 کەس دەورمان لێ داوە یعنی فیشەک نەما تەواوی نەکەن خازیفە نەما تەواوی نەکەن ئەوە هەمووی کەرەستەیە هەمووی یعنی ئەمێت تەنسیق بێ بێ هەماهەنگیە بێ ڕاستە هەمومان دڵسۆزین بۆ کەرکووک و سوپاسی هەموو لایەنەکانەکەی لە هەر لایەکەواتە بێ کە بەشداری کردوێ لەم پرۆسەیە بەڵام ئەبوایە منەظەمتر بووە بۆ غرفی عملیات هەبووە ئەبوای هەمووی پێ یەک قیادەی بکردایە نابواە هەر گروپێک ئەچوو حتا ئەوانی کە بە ناوی خۆبەخشەواتە بوون بەداخەوە کاندێک لەوانە شەهید بوون و بوونە قوربانی لە دوێنێ کۆتای ئەمڕۆ ئەوە غرفەیەکی ئەمەلیاتی مرتبی عسکەری هەبوایە ئەبوایە یەک کەسی بڕیاری بدایە ئەبوایە یەک ڕاگەیاندن هەبوایە ئەو ڕاگەیاندنانش کە هاتنەوەیانەکە سوپاسیانەکەی لایەکۆت کە توانیان خەڵک دڵنەوەی بدەن بە خەڵک بەڵام لایەکی تریشەوە هەر یەکێک بۆ خۆی سەرچاوەیەکی وەرێکێک بۆ خۆی تەسریحێکێدا لەونەوە مهم لە کۆی گشتیە ئالۆزیەک و نامڕەتەبیەکە بوو ئەمە حیفە بۆ کورد دوای 30 ساڵ نەتوانێت هێزی عسکەری خۆی هێزی پێشمەرگەی خۆی هێزی ئاسایشی خۆی هێزی پۆلیس و ئەمنی خۆی یان ئێمە خۆمان 10,000 پۆلیس و شورتەمان ناوشاری کەرکووک من تەوەقعکەم بەلای کەمیشەوە 10,000 کەستر هاتبێت لە سلێمانی و هەولێر و دۆک و ئەم هەموو دڵسۆزانی ناوشاری کەرکووک بە پێشمەرگە دێرینەکانیشەوە یعنی ئێمە نەچوینە بۆ جەیش بۆ نەچوینە لە محەممەد و قادسیە شەڕ بکەین 20,000 کەس بۆ گیان 100 داعش یعنی وای کرد ئێرباکێکی دروست کرد ئەو ئێرباکەوای لێ کرد قەناسی داعشێک هەر چۆنێک قەناسێکی بۆ شانایە 3-4 کەسیە کوشت مع العلم خۆشی 2 ڕۆژ بە کاملی ماوەتۆ لە ناو بینایەکە بە تاق و تەنیا یعنی ئەمە وەکو تەمسیلەکە فلیمەکانی هۆلیۆ دەبێ وەکو ڕامبۆیەک لە ناو شوێنێکا بێ و بە کەیفی خۆی لە دەوروبەری خەڵک بکوژێ ینی ناتەرتیبێکی پێوە دیار بوو فەوزا و هۆسێکی پێوە دیار بوو لەگەڵ ئەوەی کە وەکو دووبارەیەکەمە کە دەستخۆشی و دڵخۆشی شاری کەرکووک کە دڵسۆزی زۆرە لە هەموو کوردستان دڵە قودسە لەوەش زیاترە ئەوان بۆ دەرکرد کە خەڵکی کەرکووک زۆر خۆشەویستی لای کوردستان بەڵام تەرتیباتەکەی بەڕاستی بە هەر محللێکی عسکەری سیاسی بدەی زۆر ناڕێک و پێک بە زۆر نامڕەتەبیش بوو دیارە لە نزیکەوە گولەیانەی جەنابەت کە ئێستا کردت هاوڵاتیانش لە نێو شاری کەرکووک هەمان گلەیان هەبوو باسییان لەوە دەکرد کە لە نێوان هێزەکانی ئاسایش و پۆلیس و تەواوی هێزەکاندا هەماهەنگی نەبووە و فەرماندەیەکی دیار نەبووە بە شێوەکی گشتی ئۆپراسیۆنەکە بەڕێوە ببە پێ وایە چێ بەرپرسە لەوەی تاوەکو ئێستا ئەو هەماهەنگیە نەبووە و فەرماندەیەکی دیاریکراویش نییە بۆ دۆسەی ئەمنی لە شاری کەرکووک وڵای من ئەوەی کە وازەحە بەرپرسی هێزی پێشمەرگە وازەحە کە کێ ئەمری بە پێشمەرگەکان ئەداجار ئەوڵەن باش بوو پێشمەرگەت لە سنووری خۆیان مانەوە ئەوە جێ دڵخۆشی بوو کە ئەلتیزامیان بە بڕیاری سەرکردایەتی پێشمەرگە کردووە کە لە شوێنەکانی خۆیان مانەوە باش بۆ ئەو شۆنە نشکای بەڵام ناوخۆ کە ئەو هەموو هێزاتن ئەبواە دوو دەستگای بەرپرسێ لێرانە ئێمە ئیدارەیە ئێمە ئەنجومەنە ئەم دوو دەستگا حکومیەیە لەمە زیاتر دەستگا نییە دەستگای ئیدارە دەستگایەکی ئەمنی خۆی هەیە دزنێکی باڵای هەیە ئەمنی خۆی هەیە ئەبواە ئەو لەو دەستگایە و لەو فلتەرەوە خەڵک ئین وەرگێت تەوجیهاتی عسکەری وەرگێت تەوجیهات وەرگێت ئەو پچکە ئەو غرفێت کامل معلوماتی دیە گەڕەکەەکانی لە ژێر دەسا ئەزانێت چ گەڕەکێک لە چیتە ژۆر لە چۆ دەرئەچیت دوایەوە حاڵەتێکی تر زۆر غامز سعات چواری بەیانی چواری شەو خەڵکێک بە ئاخر تەرتیباتی عسکەریەوە جلێکی لەبەرە و بە کەیفی خۆی پیاسیەکان ناوکوانەکان و حی عەلە سەڵات و حی عەلە الجیهادەکە یعنی دوا دیارە بۆمان دەرکەوت کە لە دوای 12 شەوە ئەتر ئەم شارە دیارە پۆلیس و تەوار و شورتە و ئاسایش و هەموو دەستگا ئەمنەکەی کە هەمانە 20,000 کەسە دیارە کەس نەبووە لەو منتیقی و ئەمان بە کەیفی خۆیان کامیرەی میدیاکان بڵێ بۆ خۆیان پیاساکان لە کۆڵانەکان بەڵکولەوە زیاتر خەڵکەیوت لە کۆڵانەکان پیاسیان نەکرد ئەمە حاڵەتێکی ترسناکە بێ پێداچوونەوەی پێوە بکرێ و حەدی بۆ دابدرێ دەبێت لە سعات 12 شەوە بۆ دۆ حوتی بێانی کە کاتێکی زۆر حساسە ئەم دام و دەستگا ئەمنیانە بێ زیاتر چرتر بنەوە لە چونکە ئەوەی کە ئەستا ڕوویدا لە شەو کراوە و لە ڕۆژ نەکراوە تاکۆم بەرپرسیاتی لە شەوتی ڕۆژ ئەمەش بۆ خۆی حاڵەتێکی ترا بێ دراسە بکرێت و وەڵامی هەبێت لانی دەستگا ئەمنی کەواتە پێ دوایە کەم تەرخەمی هەبووە لە پلانەکانی ئەمنی لە شاری کەرکووک
ئێمە هەموو جارێ غینێکی مامجلالەکەین ڕۆ کە سەرۆکی کۆمار بوو کە گرەی کرا کە ژمارەی پۆلیسمان لە کەرکووک 10,000 کەسە بەش ناکا کە بۆ ئەو لەوێ یەکسەر وەڵامێکی داوتی سەدام حوسێن بە 10,000 کەس هەموو عێراقی کۆنتڕۆل کرد، یعنی معقول نیمە بە 10,000 کەس نەتوانین شارێک کۆنتڕۆلکەین. ئەگەر کەمیشە ڕێژەکەی من لەگەڵام بەراوردی بکەی بە شارەکانی تر، بەڵام 10,000 کەسیش ڕقەمە ئێستیهانی پێ ناکردێ. دوای 10,000 ئەمە 20,000 تریش خۆی کرد ناو کەرکووکەوە بۆ گیان 100 داعش خۆمان دڵمان پێ خۆشە تاکو ئێستاکەکە تاوامانکردنەمان هێشتا و پرۆسەیە ڕووبدات و بژێوی لە شاری کەرکووکدا، بەڵام لە تەرتیبات و ئەتەکێتی بەرەنگاربوونەوەکەەوە ئازانم بێتفاقین کەم تفاقین ئەبێ دووبارە لا سامەحەڵڵا گەر شتێکی تر لە بابەتە ڕوودا نابێت جایەکی تر بەم فەوزاویەتە بەرامبەر و بەرەنگاری ئەم جۆرە ڕوودا. باش بەڕێستان باسدەوە دەکەن ئەگەر گریمانە دابنین ژمارەی چەکداران گەیشت بێتە 100 چەکدار، ئایا هێزەکانی ئەمنینە نێوسەنتەری شاری کەرکووک ئەو ژمارە سەرباز و ئاسایش و پۆلیسیان نییە کە بتوانن ڕوبەڕووی چەکدارانی داعش ببنەوە؟ ئایا پێویستی بەوە دەکرد کە هێزی دیکە لە هەولێر لە سلێمانیەوە بچێت بە فریای هێزەکانی ئاسایش و پۆلیسی ئەو شارە بکەون بەهانای ئەو بگەن؟ والله من طبعا شخصێکی عسکەری نیم عسکەریشیم نەکردووە، بەڵام وەکو مهندسێک 10,000 پۆلیس و شورتە و تەواڕیمانەیە لە حدودی من بزانم بە تەوەقعی من 6,000 ئاسایشمانەیە، این هەر ئاسایشی هەولێر و ئاسایشی سلێمانی ئاسایشێت و ئیداری پێشووتر کە بە ناوی یەکێتی و پارتی، بەڵام یعنی 16,000 کەس ئاسایش یعنی چاو ئەمنی وەتەنیمانەیە، مخابراتمانەیە، استخباراتی عسکەریمانەیە، بێت ینی 10,000 کەس و 16,000 کەسی کوردی دڵسۆزیش لە 6,000 کەسی دڵسۆزی کوردی ئاسایشیش، یعنی باوەڕ ناکەم ڕقمێکی وا ئەستیهانەی پێ بکرێت 100 کەس بتوانێت بژێوی شارێک تێکدات. نەخێرە بێ ئێمە تۆکمەکردنی ئەم حاڵەتی کە هەیە لە دەستگای ئەمنیەکانمان من ئەزانم بەشێکیش وەکو بەرپرسێک دایمە لە لێکۆڵینەوەکان ئەم قسەی وتراوە، دام و دەستگای ئەمنیەکانیشمان ئاسایش باس ناکەم، پۆلیس و شورتە و تەواڕی و مخابرات و ئەمنی وەتەنی خەڵکی تریتیان نەتەوەی تریتیایە لەوانەیە ئەو نەتەوانی تر لەو ئاستە دڵسۆزیە نەبن کە کورد خۆی بۆ خۆی بۆ شارەکەی خۆی و بۆ دڵسۆز بێ. ئەوەش هەیە ئەو معلوماتە، ینی ئەوانەشی کە نادڵسۆزن وای لە نەتەوەیەکی ترشن ئەمەش نابێتە مبەرر، ینی بابێ ئەمە بیان کەینە زێر پشکنینەوە. ئەگە بزانین عەرەبێکە تورکمانێکە مەسیحیەکە بێجگە لە کورد شکمان لە دڵسۆزی هەیە و لە کارەکەی هەیە لە مەهامەکەی هەیە، ئەتر ئەبێ خۆی یەکەمین حاڵەتی بەشی ئەمنی کە تووە بێت تاقیقی لەگەڵا بکەی دڵسۆزی، ئەگەر دڵسۆزی نەبووە بێ دەریکەی لە دەستگایە، یعنی ئەمە هیچینێکی تیانە ئەحراجێکی تیانە. ئەگەر 10,000 کەسەکە گریمانەوە 10,000ەکە بڵین 5,000 لە نەتەوەی کورد نەبوو شکت لێ هەبوو کە ئەمانە لەوانەیەکو کورد دڵسۆز نەبن، ینی ئەمانە ئەم حاڵەتانی کە لە تەحلیلاتی عسکەری و سیاسی ئەمنی باسەکردرێ تا ڕادەیەک ئەبێ ئەوش بەداداچوونی وە بکرێت و هەموو قسەیە کە ئەکردێت سەبارەت هەر بابەتێک نابێت کەسە بڵین تەواوە 100% ئەبێ لەو قسانش لێکۆڵینەوە بکردێتە ڕادەی تەواوەتی. باشە چێ بەرگری لە شاری کەرکووک کرد؟ ینی زۆربەی جار جێبیستی ئەوە دەبین تەنها پێکهاتەی کورد لەو شارەدا ڕوبەڕووی چەکدارانی داعش بوویەوە، ئەمە تا چەند ڕاستە؟ بێجگە لە کورد پێکهاتەی دیکە هەبوو کە بەرگری لە شارەکە بکە، هاوکاری هێزەکانی ئاسایش و پۆلیسی شارەکە بکە؟ واللهی بەداخەوە تەبان لە ژغێری کورد وازانم ئەگەر هەبێت تاکە من چکە تاسە نەمبیستووە گەر عەرەبێک یاخود نەدەتەوەی تورکمان یاخود لە نەتەوەکانی ترە نەبووە. ئەمە بەداخەوە جارێکی ترێمە کۆمەکیمان بۆ پێشمەرگەی قارەمان کۆ کردەوە لە ڕێگای مزگەوتەکان و لە ڕێگای کەنیسەکان و لە ڕێگای شۆنە دینیەکان، دوای گەشتین بە نەتیجە سێرەکەین هەر ئەو شۆنانەی کە کوردنشینن هەر ئەوانم کۆمەکی کۆکەن و بۆ پێشمەرگەشت لە نەتەوەکانی تر کۆی ناکەنە. بەداخەوە کەمەش زانیاریە کە لە لای منە هەیە لەلایەن ئەو لژنەی کە دروست ناکرد کاتی خۆشی، یعنی ئێمە زۆر جاگرەوەکەین لەسەر نەتەوەکانی تر، بەڵام بەرامبەر ئەوە داوای بەرپرسیارەتیان لێ ناکەین. بەڵێ تۆ شەریکی لەگەڵمان لە شارەکەیە و نەتەوەیەکی و بەشێکشی لە هەرێمی کوردستان، بەشێکشی لە کوردستان، بەشێکی لە کەرکووک، هەرچێکی لێ ناوانیت. بەرامبەر ئەوە ئیستحقاقتە دەمێ، بەرامبەر ئەوە منسبتە دەمێ، پۆستە دەمێ، بەڵام بەرامبەر ئەوەش ئەبێ واجباتت لەسەر بێت جێبەجێکەیت. ئەمە هەتاکو مستاکە بەدی ناکەرێەوە لە دوێنێکەوە تا ئێمڕۆژ ئەو بۆیە بورهانێکی تازە سلماندرا کە لە غێری کورد نەبێت کەس دیفاع لەم شارە ناکە. جا لەبەر ئەوە لە کاتی
داواکردنی هەر داخوازێک لەلایەن هەر نەتەوەیەکی تر ئەبێ لەوەشە زۆر مجامل نەبین ئەبێ سەریح بین بین فەرمو تۆش وەرە برایەکی لەگەڵ ئێمە و لە یەک شار پێکۆژین ئەبێ تۆش بای خۆت ئەرکت لەسەر ئەبێ ئەرکەکانت جێبەجێکەیت ئەگەر ئەرکان جێبەجێداکەی خۆت بە تاکی کەرکووکی نازانی ئەو کاتە داوای شتیش مەکرد لە کورد و گلەی لە کوردیش بکەیت کە تۆ لە شاری کەرکووکە بێبەشکراوی لە مافەکان لە دەستکەوتەکان تا دوایی. باشە لە هێرشەکەیدا داعش زۆربەی لەو گەڕەکانەی کە جموجۆڵی تێدا کردبوو ئەو گەڕەکانە بوون کە زێدەتر عەرەب نشین بوون و بەشێکیشیان تورکمان نشین بوون. پێت وایە بۆچی داعش زێدەتر لەو گەڕەکانە جموجۆڵی کردووە؟ ئەوە طبعا هەر پرسیارەکە وەڵامەکەی ڕوونە وازەحە دیارە ئەوانە شۆنی وەکۆلەی وەکو منفەزێکە بۆ ئاسانە گەڕێکێکی ئاسانترن بۆ جێبەجێکردنی پلانەکانیان هەڵبەتە کورد ئەوەتانێک لە گەڕەکە کوردیەکان هیچ کێشەیەکی ئەمنی ڕووی نەدات لە ئەوانی لە وەکو عەرەب نشینن یاخود مختەڵەتە سێکی لەیانەوە دزیان کرد بێت دیارە لەو شۆنانەوە خەڵک حاضینەیەکیان هەیە ئێمە ئەمینەم لە کەناڵێک لە کەناڵ عەرەبەکانیش دووبارە کردەوە مووسڵ بۆ سقوتی کرد مووسڵ یەک هۆیەکێ بوو کە خەڵکی مووسڵ لەگەڵ داعشا بوون بۆیە کە دەرگایان بۆیانکەوە تحلیلی دووەمیش لەوانەیە معاملەی حکوومەتی اتحادی لە زمانی مالکیە جەیشەکەی قوات ئەمنیەکەی خەڵکی ئازیەت دابێ ئەو دوو تحلیلا هەیە کە خەڵک بۆیە خەڵکی مووسڵ لەگەڵ داعشا بوون کات نەژورە بە چەند سەعاتێک مووسڵیان چۆڵ کرد لە کەرکووک ئەگەر کورد نەبووایە هێزی کورد نەبووایە ئاسایش نەبووایە پۆلیسی کورد نەبووە تەواوی کورد نەبووە هەتا دوایی لەوانەیە کوردش حاڵی بە حاڵ مووسڵ بچوایە یان ئێمە تەوەقع نەکەین زۆر دڵمان ئەوە بە کۆلەی بیرکردنەوەیەکی پەمبەیی نەکەین کە ئێمە لەگەڵ نەتەوەکانی تر ڕاستە هەموو ئەوەمان هەیە کە خەڵکی دڵسۆزێ لە ناو عەرەب خەڵکی دڵسۆزێ لە ناو تورکمان لە ناو مەسیحی و کلدان و سریان هەمووی حەزەکەن لەگەڵ پرۆسەی کوردستانی بن حەزەکەن کەرکووکیانە بیرکەنەوە بەڵام ئەوەی کە هەن بەقارنتن بەو حاڵەتی کە ڕوو ئەدا ینی ئەبێ ئەوش بیرکردنەوەیکی تیا بکردێ کامیان دڵسۆزن و کامیان ناتوان مستەقڕی لەسەر بدەن بەڵام سلمانی ئەو گەڕەکانی کە عەرەب نشینن و تورکمان نشینن یان مختەڵەتن من ئەوەی تریش تەجربەیەکی تریش مەژێر دەسەوەی کە کۆمەکی کۆکردنەوە بۆ هێزەکانی پێشمەرگە کە لە کاتێکە هەموو ماڵمان بکەینە قوربانی پێشمەرگە هیچ ئێشتا کەمە لە زەمەنی سەدام حوسێنە خەڵک مەجهود حەربیە بوو ژن ئاڵتون خۆی بە زۆر بێ بەین بۆ تەقدیمی بکردا بۆ ئەو هێزەی کەی پارێزیە ئەیستا خێرە پێشمەرگە 2 ساڵە 3 ساڵە بۆ 3 ساڵە تێکەرکووکی لە داعش پاراستووە کورد هەر خەمخۆر بێ کورد کۆمەکی بۆ بخڕەوە کات و ئەی باشەمە پارێزگاری لە تورکمان ناکە لە عەرەب ناکە لە مەسیحی ناکە هەرچەنە من ڕێزم بۆ برا مەسیحەکانشی ئەوانش توانیان لە ڕێگەی کەنیسەکانی کۆمەکێک باش کۆکەنەوە بە ڕاستەوخۆ ناڕاستەخۆ ئاراستەکراون یانی لە بواری بەرگاربوونەوەش و حاڵەتی ئەمنیش ئەبێ ئەوان بەشدارمان بن و خەمی کوردیان هەبێت لە پاراستنی شاری کەرکووک وەکو براکانی تری خۆیان کە کوردە لەگەڵ پێکەوەژن لەگەڵیانە. باشە باست ینی باسمان لە پێکاتەکان کرد دیارە بەشێک لە هێزەکانی پۆلیس و ئەمنی شاری کەرکووک ینی بەشێک لەوانە لە پێکاتەی عەرەب و تورکمان نشینی شارەکەن پێم باشە لە زاری جەنابتانەوە جێبز ببم لەو کاتەی کە داعش دزەی کردە نێو شاری کەرکووک ئایا شانبەشانی هێزەکانی ئاسایش و هێزەکانی پێشمەرگە ینی پۆلیس و هێزەکانی ئەمنی دیکەی شارەکە شانبەشانی هێزی پێشمەرگە و ئاسایش ڕوبەڕووی داعش بوونەوە یاخود ئامادەبوونیان نەبوو؟ من ناتوانم نەفیکەم ئامادەبوونیان نەبێت چونکە ئەوانش بەرپرسی خۆیان هەیە ئەفسەری خۆیان هەیە لە دام و دەستگاکانی خۆیان لە بەرەبەرایەتی پۆلیسی گشتی یاخود لە تەواڕی تا دوایی بە ئەمریش بێتە بێ ئامادە بن بەڵام باسی دڵسۆزەکەیان نەکەم وەکو دڵسۆزەی کە کورد دەیان کوردی پێشمەرگەی دێرین لە ماڵی خۆی هاتوۆتە سەر جادار دەیان کوردی خۆبەخش کە فەقیرە بۆ یەکەم جارە لەوانەیە کلاشین کۆفی بینی بێ و ئاربیجی بینی بێت و سلاحی هەر خواخۆی و سلاحێکی دەستکێ بچێت داعش نێرێ لەو منتیقانە یعنی ئەو دڵسۆزەی کە لایەنی کورد هەیە و شارەکە بە شاری خۆی ئەزانێت ئەگەر دوونەتەوەکەی تریش بە شاری خۆیان بزانێ و خەمیان لێ بخواردە ئەبێ هەمان هەڵوێست و عەلەقەل شوێنێکیان بکردایەتەوە یان ئیتیساڵیان بە دام و دەستگاکانی ئێمە بکردایە کە ئێمە گروپێکی عەرەبین خەڵکێکی عەرەبین خەڵکێکی تورکمانین خەڵکێکی ئەوەین هاتوین ئەمانوێ لەگەڵ ئێوەیە پێکەوە بچین داعش دەرکەین شتی وامان بە حاڵتەمان بەدی نەکرد لە دوێنێکەوە وامە حەز ناکەم ببێتە جۆرێک لە حاڵەتی کۆلەی نەتەوە پەرستی یا خۆ تەحایوزکردن بۆ نەتەوەی خۆمان کە خۆم کوردم تایە خەڵکی تر بەکەم بزانم نەخێر بەڵام بە حاڵەتی عملیە پراکتیک لە کاتی ئاوایە لە کاتی تنگانەی بۆ دەرەکەوێت کە
کێ کەرکووکە پارێزێ و کێ دیفاعی لێکا و کێ دڵسۆزە بۆی کێ خەمی خوا کۆمەکی بۆ خڕکاتەوە و کێش کەم تەرخەمە بێ و کێش بێباکە بێت یعنی لەوانەیە خەڵکێک پێی خۆش بێ ئەسڵەن ئەوەی داعش سەری بگرتایە ینی حاڵمان حاڵی مووسڵ وایە ئەوەش لەو نەوعشمان هەیە. بەڵێ ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا. بینەرانی بەڕێز دەچینە ناوبڕێکی کورت و دواتر درێژە بە باسی ڕۆژ دەبێت. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژ هەر تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای شاری کەرکووک و ڕووداوەکانی دوێنێ و ئەمڕۆی شاری کەرکووک ئێستا قسە لەگەڵ بەڕێ شاخەوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێ شاخەوان بەخێر بێت بۆ باسی ڕۆژ دەمەوێت لەوە دەست پێ بکەم. دیارە قسەمان لەگەڵ بەڕێز ڕێبوار تاڵەبانی کرد باسی لەوە کرد کە ئەو ژمارە سەرباز و هێزەکانی ئاسایش و پۆلیس کە لە نێو شاری کەرکووکدا هەبوون زۆر زیاتر بوون لە ژمارەی چەکدارانی داعش ئەو بە باشی دەزانی کە ینی هەماهەنگی هەبێتن وە کەسێک بە شێوەکی گشتی فەرمانڕەوایی دۆسەی ئەمنی لە شاری کەرکووک بکات. دەمەوێت لەوە دەست پێ بکەم ڕای تۆ چێ لەسەر ئەوەی بۆچی تاوەکو ئێستا هەمەهەنگی نییە و کەسی یەکەم لە ڕووی دۆسەی ئەمنیەوە لە شاری کەرکووک نییە دەست نیشان نەکراوە تاوەکو ئێستا. بەڵێ زۆر سواز بۆ جەنابتان و سەری ڕێز و نەوازش بۆ شەیدە سەربەرزەکانمان و شیفای عاجل بۆ پێشمەرگە و کارمەند و خۆبەخشانەی کە تەنانەت هاوڵاتیانی شاری کەرکووکە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بوونە قوربانی ئەو کردەوە تیرۆریستیانەی ئەم دوایە دیارە جەنابەت باست لەوە کرد کە مقارنەتەن ئەو دەستگا ئەمنیانە بە ئەوانەی ئەو داعشانە بە دەستگا ئەمنیەکان بە تاکید زۆر کەمبوون نەک هەر کەمبوون بەقەت بنکەیەکی پۆلیس یا بنکەیەکی ئاسایش بوون ئەگە گریمان 100 کەسیش بوون بەڵام کۆمەڵێک بابەت هەبوون لەم ڕووداوانەی کەرکووک بۆ ئێمە ڕوون بوویەوە کە دەبێت چی لە کەرکووک بکرێ بە تایبەتی لە دوای ئەم مەوزوعە لە مەلەفی ئەمنیە چ گۆڕانکاریە بکرێ نەبوونی هەماهەنگی کە ئەمە بابەتێ بوو نەبوونی قیادا ینی بەڕاستی ئەم ئۆپەراسیۆنەی دوێنێ وای کرد کە بە بیری سەرکردەکانی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بێنێتەوە و حکوومەتی عێراقیش کە دەبێت گۆڕانکاری لە کۆی سیستەمی ئەمنی ئەم شارە بکرێت کە تیایاندا متعلقە بۆی بەرپرسەکانی ئەم شارە دەبێ هەندێکیان بگۆڕێن بەداخەوە هەندێک بەرپرسێ بوونەتە سەرخۆرەی کارمەندی ئەفسەرەکانی لە جیاتی ئەوەی کە ببنە پارێزەر و پشتیوانی ئەوان ئەمە ناڵم تەبان هەندێک بەرپرسەیە کە قارەمانانە دیفاعی لە کارمەندێکی خۆی کردو بەڵام هەندێک بەرپرسێ هێندەی خەریکی سینارە دروستکردنە هێندەی خەمی پاراستنی خەڵکی شارەکەی نیە بەداخەوە ینی من بۆ خۆم دێنە لە کاتژمێر حوتی سەر لە بەیانیەوە لە ناو پرۆسەکە بووم و شەڕی ئەم جارام پێوایە لە شەڕەکانی تریش جیاواز بوو یعنی یەکێک لەو هۆکارانەی لەو جیاوازیانی کە دەمبینی جارێ من دەمێ بە بیری جەنابەتەوە بە بیری بە هەموو بینەرانی بێنمەوە بابەتێک زۆر گرنگ هەیە دەمێ باسی لێەوە بکەم ئەگەر حەشی شعبی بێتە کەرکووکەواتە حکوومەتی عێراقی داعشی داخل کردووە بۆکو بیانوویەک بۆ ئەوەی لە ڕێگای ئەو بیانیەوە بێ هێز بێنێتە ژوورەوە ئەمە خاڵێکە ئەگەر عێراقیش نەیهێنابێتە ژوورەوە ئەم هێنانی ئەم هێزە بۆ ناو کەرکووک لە ڕێگای دەوڵەتێکی ئیقلیمی یا دەولیەوە بووە بە دەلیل طبعاً ئەو تەرمانە من زۆریان نبینیەوە هەندێکیان لە ئەو ئۆپەراسیۆنانە خۆم بەشدار بوومەتە ئەمانە ڕیشیان هەبوو و لە جەبهەوە هاتبوون دوجار مدەڕبیش بوون لەوەی لە بەکارهێنانی چەکەکان ئەوە نەبوو کە ئێمە جەنابتان نەزان پێشتر ناوچەی مەشق پێکردنی قاعیدە و ئەنسار ناوچەی حەویجە و ڕەشاد و ڕیاز بوو بەڵام ئێستا لە کەرکووکی ناوچەیەکیان نییە مەشقی تیا بکەن کەواتە ئەگەر مۆزوع حیزام بۆیە دەمانێت حیزام لە بڕکردنێکە دروستیان خەڵکی ئێرە نەبوون با تەوەرەکان بەش قسەی لەسەر بکەین ئەمە سەرەتا باسمان لە قیادەی ئەمنی شارەکە کرد فەرماندەی ئەمنی شارەکە گوتت هەندێک بەرپرسان تاوکو ئێستا ینی بەردەوامن لە کارەکانی خۆیان بەڵام کارێکی ئەوتۆ ناکەن ینی تۆپەکەت خستە ساحەی بەغدا ئایا بەغدا بەرپرسە لەوەی کە شاری کەرکووک
فەرماندەیەکی ئەمنی نییە ئیدارەی شارەکە بگرێتە بەر تەنیا بەغدا کەمتەر خەمە؟ نەخێر بەغدا مەبەستم بەغدا نییە، من مەبەستم حکوومەتی هەرێمە، مەبەستم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانیە، چکە زۆربەی مەلەفی ئەمنی لەدەست ئێمەیە وەکو کورد. بەغدا ئەوەی کە کەم تەرخەمی کردووە، من پێشتر چەند جارێک لە لیژنەی ئاسایشی بەرگری باسم کردووە. ئێمە 6,000 کارمەندی ئاسایشمان هەیە، موچەکانیان لە هەرێمەوە دێ کە تۆ موچەی پێنادەی سیاری پێ بدە، تەقەمەنی پێ بدە، هاوکاری بکە، چکە ئەو کارمەند و ئەفسەرانی کە لە کەرکووک خۆیان بە شەیدکردنە دەن. تەنها کورد لەم شارە نییە، تورکمانی لێیە، عەرەبی لێیە، شیعەی لێیە، بەشێکی زۆری ئەو خانوانەی دۆمیز کە دوێنە شەڕی تێدا بوو، ئاڵای یا حوسێن و یا عەباس و ئەوانەی لەسەر بوو. بۆیە کە دەبێ حکوومەتی عێراقی بگاتە ئەو قەناعەتەی کە ئەو هێزەی لە ناو کەرکووکە کەرکووک دەپارێزێ هەموو پێکاتەکانی کەرکووک دەپارێزێ. بۆیە ئەوەی کە ئێمە لە عێراق دەمانێت دامی ئێمە بکات هێزمان ناوێ، هێزێکی زۆرمان هەیە. ئەوەی کە پێویستمان پێێتی لە ئێستا بەداوە چییە؟ عێراق دامێکی مادیمان بکات. دوو، ئەوەی کە هەیە ئەم هێزانە ڕێک بخرێن و لە کاتی حاڵەتێکی ئەوهادا ژوورێکی ئۆپەراسیۆن قیادەکان لە ناوی دانشن، بەڕێوەبەری ئاسایش، بەڕێوەبەری پۆلیس و لە سەرەمووی ئەومانەوە ئەگەر مەحافظ یا هەر کەسێکی ترە ڕئیسی مەلەفی ئەمنیە لەم شارە دەبێت کۆیان بکاتەوە لەسەر مێزەکانە. کابرایەکی دێت پۆستێکی حزبی هەیە تەوجیه دەکات. بۆ معلوماتی جەنابەت کامەران، من دوێنێ بۆ ڕزگارکردنی ئەو پۆلە خەڵکە کە دوجار خۆشببختانە بە 15 کوڕی قارەمان توانیمان دەربازیان بکەین، داوای هەمەرێکم لە برادەرێک کرد. زۆر من ئەندامی پەرلەمانی عێراقم نوێنەری ئەم شارم گەنجمان ئاسیە دا هەمەروەستا بوو، گوتی کاکە بارەگا ببنی. ئەمە کارەساتە کاکە تۆ کۆمەڵێک گەنجت محاسەرە بێ سیارەیەک لایەنێکی سیاسی بڵێ وڵا کاکە من بۆ پاراستنی ئەم جێگایە هاتوومە نهاتوومە بەشدار لێ ئۆپەراس کەواتە. بەڵێ زۆر باشە. بەڕێز شاخەوان، باست لە حەشدی شعبی کرد. پامێرمان کە کەمێک بەر لە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێی ڕاگەاندن کە هێزێکی حەشدی شعبی بە فەرماندەی هادی عامری بەرەو کەرکووک بەڕێگەوەیە. من دەپرسم ئایا ینی بەبێ پێشمەرگە حەشدی شعبی دەتوانێت داخلی سنووری پارێزگای کەرکووک بێ و ئایا بەڕاست ئاسایشی کەرکووک پێویستی بە حەشدی شعبی هەیە لە کاتێکدا ئێستا بارودۆخی شاری کەرکووک وەکو بەرپرسانی ئەمنی شارەکە باسی لێوە دەکەن بە تەواوەتی ئارام بۆتەوە؟ طبعا بۆ معلوماتی جەنابتان هەبوو کە ئەو هێزە لە بینی بەشبوون فەرماندەی هێزە ئاسمانیەکانی عێراق و دەمێ ئەو فڕۆکانە بناسمەوە کە ئەو هێرشانیان ئەنجام داوە. بەڵام دیارە گرفتێک هەیە لە گەیشتنی دەنگی بەڕێستان. کاک شاخەوان، دەنگتان بەباشی بە ئێمە ناگا و منیش بەباشی دەنگی بەڕێستان ینی گوێم لێی نابێت، گوێبیستی نابم. هیوادارم برادەران بتوانن بە زووترین کات چارەسەری بکەن. بەردەوام بە بەڕێز شاخەوان باست لەوە کرد کە کۆمەڵێک فڕۆکە ئیتر دواتر تێی نەگەیشتم کە باست لە چی کرد. بەڵێ 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 کەواتە کۆمەڵی فڕۆکە جەنابتان نەزانن بەوەی کە بە شێوەیەکی هەڵا لە هەندێک لە هاوڵاتیانی ئەو دەڤەرەیان داوە و ئەگەر متابعەتان کردبێت جەنابتان دوای ئەوەی کە دوێنێ پرۆسەکە شکستی خوارد، ئەو چەکدارانە کە ویستیان هەڵبێن بەرەو باشووری دۆمیس کەواتە دەکا ئیمتیدادی دەڕا بۆ ناوچەی بەشیر و تازەکەەوە ناوچەیەکی شیعە نشینن. ئەمانە هەمووی جێگای گومانن. جارە مای خۆشحاڵیە کە دەستگاکانی ئەمنی ئێمە توانیان ئەم هێزە لە ناو ببن کە هێزی تیرۆ ئەم داعشان لە ناو ببن کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵکی کەرکووک. بەڵام دەگەڕێمەوە دەڵێم کاکە ئێمە دوێنێ لەو شەڕە قەناسێک لە جێگایەک بوو ئەو دوو مەخزەنی دەتەقان ئێمە 200 سنوق فیشەکمان دەتەقان.
ئەمە دەبێ ئیدارە بکرێت، دەبێ ئەمە تەنزیم بکرێت. ئێمە هێزمان زۆرە، مشکلەی هێزمان نییە، پێویستمان بە هێز نییە حەیدر عەبادی بۆمان بنێرێ، بەڵام شەرمە کە من لە بەرامبەر 2 قەناست 1000 کەسدا بنێم. ئەمە خەلەکەی ئێمە لێرەیە. هێزدا ئەنەیت و اقتیحام ناکە بە نسبەت داعش ئێمە خبرەمان هەیە لە ماوەکانی ڕابردووە. هەر کاتێک خەلەیەکی داعش بۆ ماوەیەکی کەم مەجای پێ بدەیت و بمێنێتەوە کاتە عەبۆی زیاتر دائەناوە، خۆی زیاتر قایمەکە و احتیاطاتی خۆی ئەوە دەکا و خەڵکێکی تریش ڕەنگە ئینزیمامی پێوە بکە. هەموو ئەمانەوە دەکا کە لە کاتی ئۆپەراسیۆنەکان دەبێت خەلەلێکی ئەمنی هەبێ زوو معالەجە بکرێ و لە سەرووی هەمویانە دووبارەی دەکەمەوە کە دەبێت گۆڕانکاری لە پۆستە ئامنیەکانی کەرکووک بکرێ و دەبێت پێداچوونەوەیەک بکرێت بە تایبەتی هەردوو حزبی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکێک هەیە بەڕاستی خۆی لە پۆستەکەی بێزار بووە، بەڵام ئەوان نایان گۆڕن، خۆیان بە منیان گوتۆ گوتێتی کاکە من لە پۆستەکەی خۆم بێزارم. باشە. ئێوە هۆکارەکە بۆ پارتی و یەکێتی دەگەڕێنەوە کە تاوەکو ئێستاکە قیادەیەکی ئەمنی لە شارەکەدا نییە، بەڵام بۆچی هەماهەنگی لە نێوان هێزەکانی نێو شاری کەرکووک نییە لە کاتێکدا بەڕێوەبەری ئاسایش لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی شاری کەرکووک بە هەمان شێوە و بەڕێوەبەرانەی کە هەرێکە ینی هاوکارن بۆ پاراستنی شارەکە، بۆچی لە نێوە ئەواندا هەماهەنگی نییە کە تۆ دەڵێ من داوای یارمەتیم لە هێزێک کرد ئامادە نەبوو و هێزە یارمەتیەکەم پێشکەش بکە. کەرکوو لە ماڵکەم ژوورەوە نازانی سەر بە کوێیە لەکوێی ئازۆرەگێ. طبعاً ئێمە لەگەڵ ئەوەین کە کەرکووک هەر کات پێویستی بێ بوو لە حکوومەتی هەرێمە دەرگاکان واڵا بکرێن، هەر هێزێک دێ بۆ پاراستنی خەڵکی کەرکووک دەبێ بیخەینە سەر سەرمان و هەندێکیان دوێنێ ڕۆڵی قارەمانەشیان بینی لەگەڵ ئەم ڕۆیشە، بەڵام کە هێزێک دێتە ژوورەوە دەبێ ڕاستەوخۆ ڕەت بکرێت لەگەڵ غورفەی عەمەلیاتی کەرکووک کە بۆ ئەو حاڵەتە دانرێکەواتە هەر هێز شارەوە بڵێ من ئیعازی من مدیرەی شورتە نییە یاخود جەنابی مەحافظ نییە یاخود مەسئولی مەڵبەند نییە ئیعازی من جێتێکی ترە. ئەمە ماینی گەرانیە بەڕاستی دەبێ هەر هێزێک دێتە ناو شارەوە محافظ بزانێ پێویستی پێیەتی وەکو سەرۆکی دامەزراوی ئەمنی بۆ هێزەیانە و ئەگەر ئەو هێنایە ژوورەوە دەبێ ئازیش لە وەرگێتەوە کاتی ئۆپراسیۆن تەواوەکە و دەچێتە دەرەوەشان لەژێر فەرمانی ئەو هێزە ئەمنیانە بێ. بۆیە ئەمانە خەلەلن، دەبێ ئەم خەلەلانە عیلاج بکرێ، چکە ئەگەر ئەو حاڵەتە نەبێ هەماهەنگی هەیە بۆ نمونە هەر لە ڕووی برادەرایەتیشەوە بێ بەرپرسی ئەو دەستگا ئەمنیانەی ئەم شارانە ئەم شارە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە یەکەوە دائانشن و مداهەماکەن و دەرچوونەکەن حتمەن دۆستایەکی تێکی باش لە بەیان هەیە، بەڵام هەماهەنگیەکە دەبێت لەسەر ئەوە بێ هێزێکی ترکە دێت داخلی ئەم شارە ئەبێ دەبێ و هێزەش بچێتە ژێر فەرمانی بەرپرسی ئەمنی ئەم شارە کە بەداخەوە دوێنێ ئەمەمان نەبینی. باش. پاشەوەی ینی ئەو ڕووداوانەی کە لە شاری کەرکووک ڕوویاندا لە ڕێگای ئەو ئۆپراسیۆنانەی کە هێزەکانی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە ئەنجامیاندا بارودۆخەکەیان کۆنتترۆل کرد، ئایا لە ئایندەدا یاخود لە ئێستادا مەترسی لەسەر کەرکووک ماوە یان نا؟ طبعاً لە ئێستاە تەقە نەما، عملیات نەماواتە شەڕ و پێکدادان نەما، بەڵام ئەوەی کە ماوە هەندێک لەو چەکدارە داعشانە هەڵاتون، ینی لە شوێنەکانی خۆیان نەماون، ئەوەی کە دەرچوو بۆ دەرەوەی شار کوژرا، ئەمڕۆ هەندێکیان لە منتیقەی دۆمیز کوژران و ئەوەی کە ماوە هاتووە لەگەڵ حەجمی ئەو چەکدارانە فەرقی هەیە کەواتە کامە تەواو بوو دێن ئێمە دەبێت پلانی دۆمان تەمشیدکردنی ماڵ بە ماڵی کەرکووک بێ، هەر کەسێکی نامۆی تێدا بوو دەبێت بگیردرێەوە چیتر ئێمە لەسەر ئەساسی عاتیفە مامەڵە نەکەین و دەبێت ئەگەر یەکێک لەو کوژراوانە بە پێی زانیاری من ئیقامەی دەستگایەکی ئەمنی هەیە، ئەوەی کە ئیقامەکەی بۆ کردووە بە پارە بۆی کردو ئیجراعاتی لەگەڵا بکرێت، چونکە ئەو کەسە کە ئیقامەی ناوەتەوە گیرفانی هاتووە خەڵکی منی شەهید کردووە، بۆیە دەبێ هەموو ئەمانە لێکۆڵنەوەی لێ بکرێت، ئەوانەی کە ڕێگەیان پێداون بێنە ژوور، ئەوانەی کە ئاسانکاریان بۆ کردوون، ئەوانەی کە جێگایان کردوونەتەوە و تەمشیدکردن دەبێت پێش ئیجراعاتکردن تەمشیدکردن دەست پێ بکە لە ماوەیەکی زۆر نزیکە یەکە بە یەکەی ئەو گەڕەکانە بە تایبەتی حەیەزکەری و ئەسرا و مەفقودین و دۆمیز لەگەڵ حەیندا لەو بەریش گەڕەکی واستی کە من پێم وایە لە واستی ڕاستە شەڕ نەبوو، بەڵام پێگەیەکی بەهێزی ئەوانە لە ڕووی خانە نووسەکانەوە دەبێ عیلاجی ئەم بابەتانە بکرێ و دەبێ هەرچی زووە ئەو بابەتی نازحەکان کە لە ماوەی ڕابردووە زۆر لە ئەندامانی پەرلەمان برادەری من تەکلیفیان کە لەگەڵ مەحافظ قسە بکەم کە من لە بەغداش پێیانەمە دوتم ئەگەر شوێنێک ناوچەی ئازاد کرابێتەوە من لەگەڵ ئەوەیان نیم و تەکلیفیشی ناکەم لێرەوە با جەنابی مەحافظ بڵێ تەکلیفی لێ کردم بۆی بمێننەوە نەخێر ئیسراریشم کردووە کە ئەوەی شوێنەکانیان ئازاد کراوە نابێت چیتر ببنە بار و بەسەر ئێمەوە ئەگەر کردەوەی تیرۆریستیش ئەنجام نەدەن
ببنە مۆڵگەیەک بۆ تیرۆریستان. بۆیە ئەمانە کۆمەڵێ بابەتن من پێم وایە دەبێ ئێمە لە ئاستێکی باڵاتر بیری لێ بکەینەوە و داوات لە هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کورسان و یەکێتی نیشتیمانی کورسان وەزارەتی ناوخۆ لەبەر هەندێک دامەزراوە هەیە حزبین بۆیە لە مخاتەبەیەوان دەکەم لەگەڵ وەزارەتی ناوخۆ کە لە هەیکەلەی دامەزراوە ئەمنیەکانی کەرکووک دەبێ هەرچی زووە خەڵکی ئەکادمی زیاتر بێنرێتە ناو پرۆسەکەەوە و دەبێ ئەوانەشی کە خەڵکی دڵسۆزن دامیان بکرێت. یعنی من دوێنە بەڕێوەبەری ئاسایشی کەرکووک کابرایەکی مەیدانیە پلەی لیوایە هاتووە لەگەڵ منا لەوێ وەستاوە ئەمە جێگای تەقدیرە حیمایەکانی لەگەڵ من نردووە بۆ اقتیحام. ئەمانە هەموو دەبێت پێ بزان بەڵام خەڵکێک دێت تەسویر دەکەوە لە بندوکانەوە ڕەسم دەگرێت دەچێتەوە ئەمانەش دەبێت بای قسەکردن بێ. باش ینی ئێوە ئەندامی پەرلەمانی عێراقین بەڵام وەکو بینیمان لە کاتی ڕوبەڕووبوونەوەکاندا بەشداری شەڕتان کرد و چەند کەسێکی دیکە تەنانەت لە بەدەر لەوەی کە ئێوە پارتین لە حزبەکانی دیکەش خالید شوانیشمان بینی کە ئەویش لە بەرەکانی شەڕدا بوو. ئێوە بۆچی بەشداری شەڕ دەکەن لە کاتێکدا سلکی ئێوە سلکێکی دیبلۆماسیە کاری ئێوە کاری سیاسیە ئێوە وەکو بینیمان چەکتان هەڵگرت بوو. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا لە شاری کەرکووک ئەوەندە ژمارەی هێزەکانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی ئەمنی ژمارەیان کەمە پێویستی بە هاوکاری ئێوە هەبوو بێ؟ طبعا بۆ معلوماتی جەنابەت من پۆستی ئەمنیم هەبووە و شارەزا بوومە لە بواری ئەمنی. ئەگەر بچوومایە شوێنی ڕووداوەکە بمزانە هێزە ئەمنیەکان تەواو هەماهەنگن و پلان و بەرنامەی باشیان هەیە بەشداریم نەدەکرد بڕوا بکە. بەڵام بینیم کە خەڵکێکی ئێمە محاسەرەیە و پێویستی بەوە هەیە زوو فریای بکەیت چکە هەندێک جار هەیە تۆ ئەگەر فریای ئەو هێزە نەکەوی ڕەنگە ئەوانی ترلایەنی دوژمن ئەوان فیشەکیان نامێنێ فریایان دەکەون. بۆ ئێمە 4 هەجوومان ئەنجامدا. هەجوومی ئەخیر کە بە پلانێکی نەوعی بوو بۆ یەکەم جار لەگەڵ پاسەوانەکانی خۆم لەگەڵ هێزێکی بەڕێوەبەراتی ئاسایشی کەرکووک اقتیحاممان کرد هەم بریندارەکانمان دەکرد و هەم ئەو کەسانی کە مابوونەوە و هەم معالەجەشمان کرد بە لەناوبردننی ئەو تیرۆریستانە لەو جێگایە. بۆیە من کە بەشداری ئەەکەم لە بواری پسپۆرەتیم لە ئیشەکەەوە من پێم وایە کاتێ لە بەغدا پێویست بە من بوو بێ بۆ دەرکردنی یاسایەک بۆ نمونە لەسەر بابەتی زەویە کشتتوکاڵەکانی کەرکووک نامەیەکی زۆر توندم ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کۆداومە بە هەموو ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنی کورسانی ویلایەنەکانی تر کە دەبێت لەم خولەدا زەوی کورد بگەڕێتەوە بۆ کورد. ڕاستە ئەمە بابەتێکە پەیوەندی بە جوتیارەکانی مێ بەڵام پێم وایە بۆ بەعدێکی سیاسی لەسەر ئەو بابەتە یاسیانە شەڕی ناو پەرلەمانمان کردەوە. بەڵام پێم وایە کەرکووک پێویستی بەوەی هەر کاتێک پێویستی لە ئێمە بووە کوتاکێک نەکە کۆندام پەرلەمانێک من ئامادەم خوێنیشم لەسەر ئەم شارەدا بنەمەوە لە ڕابردوویشە بەو مەرحەلانەیە تێپڕێوین کە خەڵک بێ تاقیمان بکاتەوە و ئێمە بابەتی ئیعلامیشمان نەبوو لەو مەسەلەیە. ئەگەر جەنابتان ئاگدار بن تا ئەم لە حەزەش تەواوی ئۆپەراسیۆنەکە تەسویر کراوە بەڵام نمایش نەکراوە. ئێمە بابەتی ئێمە ئەوە بوو کە بتوانین گیانی ئەو خەڵکی خۆمان ڕزگار بکەین و سبەی وەکو ئەو دیلانەی تر هەیە لە لای داعش نمایش نەکرێن و سوکایەتی بەلاشەکانیان نەکرێ یاخود وەکو دیل مساوامیان لەگەڵمان پێ نەکرێت. بۆیە من بەشداریم کردو هەم لە بواری پسپۆرێتەکەم و هەم لە بەرەوەی کۆمەڵێک لەو هەڤاڵانە دڵسۆزن و دۆستی منن ڕەنگە بتوانین سوود لە بیربۆچوونی یەک وەرگرین بۆی کە چۆن بتوانین معالەزی وەزعەکە بکەین. باش پاش ڕووداوەکە چاوەڕێی ئەوە دەکرێت بە جددی بەرپرسانی ئەو شارە بە دوای چارەسەر بگەڕێن بۆ ئەوەی جارێکی دیکە گرفتی ئەوها کێشەی ئەوها لە نێو شاری کەرکووک دروست نەبێتەوە؟ طبعا معالەجەکانەوە باسم کرد دەبوو دوێنێ دەبوو لەوێ هەندێک کەس نەجمە لەسەر شانی وەربگیرێتەوە. یعنی شایانی ئەو بوو نەجمە لەسەر شانی وەرگێتەوە. ئەمە ئەرکی دەستگا ئەمنیەکانە هەر دەستگایەکی ئەمنی ئەفسەرێک یاخود کارمەندێک لە سنووری بەڕێوەبەرایەتەکەی پۆلیسە ئەفسەرە پلەی باڵای هەیە کە ئەبینێ ئیلتیزامی تەواوی نییە یاخود کەم تەرخەمە دەبێ مەیدانیان ئیجراعاتی لەگەڵا بکرێت دوجار ئاگداری سەری خۆی بکاتەوە. ئەمە لایەنێکە ئەوەی تێر وەک باسم کرد خاڵی هەماهەنگیەکە کە لە ماوەی ڕابردووە هەردوو دەستگای ئاسایشی کەرکووک خەمخۆرانە ئیشان کرەوە تەنها لە دوێنە یاسی شەهیدیان داوە کە بەداخەوە پلیت ڕائیدی تێدایە. ئەمانە دەبێ هەرچی زووە لە کەرکووک تا ئێستا هەماهەنگیەکانیان باش بۆ باشتر بکەوە دەعم بکرێن. ئەم دوو هێزە دەعمیان وەکو پێویست نییە لە کەرکووک توانە خەڵکی کەرکووک متمانەی بەوانە. بۆیە ئەگەر تەمەشا بکەیت جەنابەت لە هەموو دۆمیزە هێرش کراوەتە سەر بنکەی ئاسایشی پارتی دیموکراتی کورسان بۆ لەبەرێوان هەمیشە بە مەترسیان زانیەوە بۆ سەر تیرۆریستەکان و دائیمەن خاڵێک بوونە
بە دوای باند و تاقمە تیرۆریستەکان گەڕاون کەواتە تۆ ئەم دەستگایەت هەیە دوژمن بە دوایە گەڕێەوە خەڵکی شارەکە متمانەی پێ دەبێت دەعم بکرێت چ لەلایەن عێراقەوە بێت چ لەلایەن حکوومەتتی هەرێمی کوردستان دەبێت ئەم هێزەوای لێ بکرێت پێویستی بەوە نەبێ ئاسایش داوە لە دەستگایەکی حزبی بکا بڵێ باجرم دەرێ یعنی ئاسایشی کەرکووک بۆ باجەری نەبێ ئاسایشی کەرکووک بۆ هەمەری نەبێت لە کاتێکا لە ڕووداوەکانی کەرکووکە بۆ خۆیان سەدان هەمەریان دەستگیر کرد دەستکەوت بووەوە تەسلیمی وەزارەتیان کردوە دەبێ ئەم بابەتانە معالەجە بکرێ و دعمی هەردوو بەڕێوەبەرایەتی ئاسایشی کەرکووک بە باجار بە هەمار بە چەک بە تەقەمەنی چگە لە کەرکووک هێزی ئاسایش جگە لەوەی هێزێکی تەنفیزیە و ئیشی معلوماتیەکە هێزێکی تەنفیزی شە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بەشداری چەندین ئۆپەراسیۆنی کرد لە حەویجە لە ڕەشاد لە ناوشار بۆیە هێزێکی عەسکەریە و هێزێکی مەدەنیشە لە هەمان کاتە بەاحتیباری بەشێکە لە مەنزومەی ئەمنی کەرکووک. بەڵێ بەڕێز شاخەوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین. زۆر سوپاس بۆ جەناب. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمینێن بەخێر و خۆش.